دیمەنی گەڕەکی هەوارە لە شاری ڕانیە. هاوڵاتیان دەڵێن لە هاوین بەهۆی تەپوتۆز و لە زستانیش بەهۆی قوڕا و خراپی کۆڵانەکانەوە بێزار بوون. چالاکێکیش دەڵێت دەسەڵاتداران لە کاتی هەڵبژاردنەکاندا بەڵێنی خزمەتگوزاری و چاکردنی ڕێگاوبانەکان بە خەڵک دەدەن و دوای هەڵبژاردنیش پەراوێزیان دەخەن. هاوینان بۆ تۆزەکەی ناخۆش زستانانیش بۆ قوڕەکەی بڵێ نەڵێ ئێستامەوە ئامان ڕەچیشە قەنەعەت دەکەی هەر بینەگەشتەوە بەلۆعەکەی بە ئاوی بارانەی دادەڕمێ و جادەکان دەقەندرێتەوانێ. 2 ساڵەوەما کردو عەسەب ولا سەری مەکتەبی ولادۆسشی لێیە ئەهلیە داوا مەکتەبەوە زانەوە چاکن یعنی حسان مەکتەبی چای دەکەین بەعەسەب ئێستا چاکستان نەکراوە کاتیان زۆر قوڕە لافاوەشە ماڵان دەگەڕێ. من لە 2013 و 2014ەوە لە گەڕەکی هەوارم هەرچێوە ڕەشی پێ دەڵێن ئەو گەڕەکە لە 2013 بڕیار دراوە ئەوە چەندین هەڵبژاردنە هەم کوردستان و هەم عێراق دەکرێت هەموو جارێ بەڵێن دەدەن بڕیاری بۆ دەردەکەن بە خەڵک دەڵێن ئەو مانگەی دەست پێ دەکەین هەتا ئێستاش نەکراوە. ئەو ساڵیش بە هەمان شێوە لە سەرەتای هەڵبژاردنەکان بەڵێنیاندا گوتیان ئێستا شارەوانی دێ دەست بە پرۆژەکە دەکا بەڵام تەمەشا دەکەین بەس لە کاتی هەڵبژاردنەکەن و پروپاگاندانە دەکەن و درۆ دەلەسانە بڵاو دەکەن و شایعانە بڵاو دەکەن و ناو خەڵکو و دواتریش پەراوێزی دەخەن. سەرۆکی شارەوانی ڕانیا دەڵێت بەهۆی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانەوە پرۆژەکان تاکو دوای سەری ساڵ ڕاگیراون لە دوای ئەو کاتەوە دەست دەکەن بە تەواوکردنی پرۆژەکان. ئەم لە ئێستا لە بەداخەوە بڕیارێکی لە ئەنجومەنی وەزیران دەرچووە لە 25 دەی ئەم ساڵ هەموو ئەو پرۆژانەی کە بودجەشیان بۆ تەرخانکراوێت لایەن ئەنجومەنی وەزیران وە لە وەزارەتی دارایش بۆیان تەرخانکرابێ حتا ئەگەر گرێبەستیشیان بۆ کرابێت دەبێت دەست بەکار نەبێ تاوەکو کۆتایی ساڵ. بەپێی زانیاریەکان تەنیا نزیکەی لە 40 ڕێگاوبانەکانی ئیدارەی ڕاپەڕین خزمەتگوزاریان هەیە واتە نزیکەی لە 60ەکەی تر چاوڕێژە یان ڕێگای خۆڵە کە ئەمەش ئاماژەیە بۆ خراپی دۆخی ڕێگاوبان لە زۆرینەی ناوچەکە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.